بەڕێزان السلام عليكم ورحمة الله وبركاته. لقی شارە زووری یەکێتی زانایانی کوردستان هەڵمەتێک بۆ هاندانی خاوەن مڵک و کارەکان لە سنوورەکەدا ڕادەگەیەنێت بە ئامانجی یارمەتیدان و لە بەرچاوگرتنی دۆخی دژواری ئێستای بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕاوەستانی کار و داخستنی بازاڕەکان بەهۆی ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا دۆخەکەی بۆ ئەوان دژوارتر کردووە. لەبەر ئەوە مامۆستایانی ئاینی بە پێویستی دەزانن ئەو خوا پێداوانەی لەم دۆخەدا خاوەن مڵکن کرێی دوکان و خانیەکانیان ئەم مانگە لێیان وەرنەگیرێت یاخود بە ڕێژەیەکی بەرچاو کرێکەیان بۆ کەم بکرێتەوە. قۆڕاگر و ورە بەرز بن پشتیوان بەخوای گەورە بە هاوکاری هەموو لایەک ئەم بارودۆخەیش تێدەپەڕێنین و پابەندبوونمان بە ڕێنمایەکان و مانەوەمان لە ماڵدا ئەوەیە کە دەممان بە زیکر و نزا و پاڕانەوە بێ و هەروەها دەستمان کراوە بێ بە سەدەقە و چاکە ئینشاءڵڵا ئەبێ بە مایەی ئەوەی خوای گەورە ئەم بەڵامان لێ دوور بخاتەوە. چوارەم داوا لە خێرخوازان و سەرمایەدارانی ناوچەکەمان دەکەین یەک هاوکار بن لە دابینکردنی کەرەستە پزیشکیەکانی پەیوەست بە ڤایرۆسی کۆرۆنا بۆ شارەکەمان و شوێنی گونجاومان هەیە بۆ ئەو مەبەستە واتە پێویستمان بە بینان نییە بە هاوکاری ئەو خێزانانە بکەن کە کەم دەرامەتن بە بۆنەی ئەم بارودۆخەوە ئیشوکاریان وەستاوە و هەروەها خاوەن مڵکەکان چاوپۆشی لەکرێی ئەم مانگەی خانوو دوکانەکانیان بکەن و ئەتوانن زەکاتەکانیان پێش بخەن بۆ هەمان مەبەستی سەرەوە. پێنجەم داوا لە حکومەتی هەرێم دەکەین ڕاستەوخۆ دەست بە دابەشکردنی موچە بکەن بە میکانیزمی گونجاو قوتی موچەخۆران ڕانەگرن. قایمقامی قەزای شارە زوور بە گرنگیەوە لە ڕۆڵی مامۆستایانی ئاینی دەڕوانێت لە سنوورەکەدا و پێی وایە یەکێکن لەو چینانەی لە کۆمەڵگەدا پێگەیەکی باڵایان هەیە و داواکارن مامۆستایان بەردەوام بن لە هاندانی خەڵک بۆ پابەندبوون بە ڕێنماییە پزیشکیەکانەوە. داواش دەکات مامۆستایانی ئاینی هانی خەڵک بدەن زەکاتی ماڵیان پێش مانگی ڕەمەزان دەربکەن و زیاتر ئاورد لەو هاوڵاتیانە بدەنەوە کە کەم دەرامەتن و بەهۆی ڕێکارەکانی ڕێگریکردن لە چەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنا ئاستی بژێویان دابەزیوە و لە هەمان کاتدا کۆمەکی کەرتی تەندروستی لە هەرێمدا بکەن. ئێمە سپاسیانەکەین کە بە تەنگ داواکاریەکانمانەوە هاتوون هەمیشە پشتیوانمان بوون لەبەرەوەی کە ئێمەی کورد گەلێکی مسلمانین میلەتێکی مسلمانین هەمیشە مامۆستایانی ئاینی لە سەنگەرەکانی بەرگری و قوربانیدان نابوون پشتیوانی هێزەکانی ئاسایش و پۆلیس و حکوومەت و ئەمانەیان کردووە بۆ ئەوەی بتوانین هەمومان پارێزراو بین. ئێستاش لەم قەیرانەدا یاخود لەم نەخۆشیەدا کە ڕوبەڕوومان بۆتەوە ڕۆڵێکی بەرچاویان هەیە کە توانیویانە لە ڕووی شەرعەوە لە ڕووی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانەوە ڕۆڵ و کاریگەری خۆیان هەبێت. بۆیە ئیمڕۆژ هاتوون بە هەمان شێوە من داوایان لێ یەکەم ڕۆڵی زیاتر ببینن بۆ ڕێنماییکردنی خەڵک و داواکاریشم بۆ هاوڵاتیانی خۆشەویستەوەیە کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن ڕێنمایە شەرعیەکان بن بۆی بتوانین هەمومان خۆمان بپارێزین. مامۆستایانی ئاینی لە هەرێمی کوردستان و بەتایبەت قەزای شارە زوور پێش هەموو دام و دەستگاکانی تر پابەندبوون بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و نوێژە بە کۆمەڵ و وتارەکانی هەینیان لەبەر سەلامەتی نوێژ خوێنان ڕاگرت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوور.